بینەرانی ئازیزی پێشەنگ TV ئەم کاتتان باش من سوهام حسێن لەگەڵ هاوکارم بنار مستەفا بەرنامەکانی ئەمڕۆ 15 تەموزی 2021تان پێشکەشەکەین کە لە کۆمەڵێک بابەت و تەوەری جیاواز پێکاتوە. کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان و دەرەنجامەکانی کەیسی دەستگیرکراوانی بادینان و ئازادی سیاسی لە کوردستان، کشانەوە و ببورن کێشە و ململانەی نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستاش لە بڕگەی یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆماندا تاوتوی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستانەکەین و بۆ ئەمە بەستەش چاوپێکەوتنمانە بێت لەگەڵ خەسرەوسایە. ئەم کاتت باش خەسرەوسایە. پاش 20 ساڵ لە مانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان لە ناکاو ئەمریکا هێزەکانی کشانەوە و ئەو وڵاتیان جێهێشت. لە ڕوانگەی ئێوە ئەم کشانەوەی کە لە ناوکاوە ڕوویدا بۆچی ئەگەڕێتەوە؟ بە بڕای من ئەگەر لە ڕواڵەتە سیرکەین ئەم کشانەوەیە بە شێوەیەکی ناکاو دێتە بەرچاو، بەڵام لە واقعا ناکاو نییە. ئەم کشانەوەیە پێشینەیەکی هەیە و پرۆسەیەکی دانووسان و کۆبوونەوە و ڕێکەوتنی زیاتر لە 2 ساڵی تێپەڕاندووە تا بەم ڕۆژە گەیشتووە. پرۆسێکی دانووسکاری کە جگە لە ئەمریکا و تاالبان هەموو ئەو لایەنە دەرگیرانی کە لە دۆخی ناوخۆی و کێشەی ئەفغانستانە هەن بەشداریان کردو و ڕزامەندیان تیا دەربڕیوە. بەم واتایە بە بڕای من هەڵەیە ئەگەر بڵین ئەمریکا پرۆسەیەکە ئەمریکا کشاوەتەوە، بەڵکو لە ناکاو کشاوەتەوە، بەڵکو باشترە وای ناوبنین کە پرۆسەی گەڕانەوەی تاالبانە بۆ سەر دەسەڵات. بەم مانایەش مەسەلەی کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان یەکێک لە ئەڵقەکان و یەکێک لە هەنگاوەکان و یەکێک لەو زنجیرە سیاست و دانووسکارەیە کە ئەمریکا لە 2 ساڵ لەمەوبەر لە بۆ گێڕانەوەی تاالبان بۆ سەر دەسەڵات دەستی پێکردووە و ئاخری حەڵقەکەشی بۆ گەشتکە هێزەکانی بکشێنێتەوە و تاالبان دەسەڵات بەسەر بەشێک لە ناوچەکانی ئەفغانستانە پایکات. ئەگەر رم پێ بدەین بە کورتی ئاماژەیەک بەم پرۆسێ بکەین. سەرەتا ساڵی 2018 تاالبان و نوێنەرانی ئەمریکا لە قەتەر لە دۆحە پایتەختی قەتەر کۆبوونەوە ڕێکەوتن لەسەرەوەی کە تاالبان بگەڕێتەوە سەر ینی بەشدار بێ لە دەسەڵات بە مانایە کە کابول بدرێتە دەست حکوومەتی ئێستا و دەوروبەر و ناوچەکانی لەوە دواتیش بە تاالبان بسپێرە و بەم شێوەیە دەسەڵاتێکی دووسەرایە با بڵێن باو بەشی ئەم دوو لایەنە بچێتە شوێن هێزەکانی ئەمریکا و ئیدارەی کاروباری دەسەڵات لە ئەفغانستان بەدەستەوە بگرێ. هاوکات لە بەرامبەریشدا تاالبان دەبێ پەیوەست بێ بەوەی کە خەتەرە نەبێت لەسەر سیاستەکانی ئەمریکا لە ئەفغانستاندا و هاوکات ڕێبدا کە کۆمپانیەکانی ئەمریکا ئازادانە معادن و موادی ژێردەزەوی ڕاستەخۆ لە ئەفغانستان دەربێنن. تاوان ئەمە یەکەم کۆبوونەوە بوو، بەڵام ئەمە پێویستی بۆ کرد کە لایەنەکانی دەرگیر لە ئەفغانستان لەوانە رووسیا، لەوانە ئێران، پاکستان، خودی حکوومەتی کابولی ئێستا دەبێت ڕزامەندی دەست پێ بکات. بۆیە بە دوای کۆبوونەوەکانی دۆحەدا کۆبوونەوەی دواتر لە مۆسکۆ سازدرا و رووسیاش بۆ بەرژەوەندی خۆی بۆ ئەوەی کە هەرچی زیاتر ئەو گەماروی ئەمریکا بشکێنێ لەسەر ناوچە سنووریە ئەمنیەتەکانی خۆی و ئەمریکا بکشێتەوە. ڕازی بوو بۆی کە نەک هەر تاالبان بگەڕێتەوە، بەڵکو کۆمەکی لە پێشینەی بۆ تاالبان کرد تا بتوانێت و هێزی قودرەتنمایی بکە. ئاخرین کۆبوونەوەش کە بەکردەوە تاالبان ناوچەکانی کۆنتترۆل کردەوە بە دوای کۆبوونەوەی تاران کە بە حزوری نوێنەری دەوڵەتی کابول، نوێنەری ئێران و هێزی ئەمنیەتی و سەربازی پاکستان لە تاران بە ئەنجام گەیشت. دوای ئەو ڕێکەوتنە ئەمریکا ڕاستەخۆ بە شێوەیەکی خێرا کشایەوەکو ئێوەڵە لە ناکاو بە دوای ئەوەشە تاالبان دەستی کرد بە حملەکردن بۆ کردنەوەی ناوچەکان. بەم معنایە بە بڕای من پرۆسەکە پرۆسی کشانەوەی ئەمریکا نییە، بەڵکو کشانەوەی ئەمریکا یەکێکە لە ئەڵلقەکانی پرۆسی ئیعادەکردنەوەی دەسەڵاتی تاالبانە لە پاکستان لە ئەفغانستان بە دوای 20 ساڵ لاوەی کە ئەمریکا بۆ دەرپەڕاندنی تاالبان و جەنگێکە لە ئەفغانستان لە دژی ئەم مێزە بەڕێکرد. ئێستا خۆی بۆ بە عاملێوی کە تاالبان بگەڕێتەوە.
بەڵێ باشە هەڕە خسرەوە ئامانجی ئەمریکا لەم کشانەوەی چییە؟ ئایا ئەمە بەمانای شکستە سیاسەکانی شکستی سیاستەکانی ئەمریکایەت وەکو هەنێ باسی لێوەکان؟ بەڵێ بە بڕای من ئەمە یعنی ئەو شکستی جەنگی ئەمریکان نییە لەمە ناتوانین بۆ نمونە بۆ شێوەی کە لە ڤێتنام ئەمریکا لە بەرەنجامی یەک جوڵانەوەی مقاومەتی جەماوەری جایتر هەر هێزێ بێ ئەمریکای کردبێتە دەرەوە ئەمەی ئەم ڕووداوە کە لە ئەم کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان بەم جۆرە نییە یعنی ئەمریکا ئەگەر ناچارێک ببێ لە ڕووی سیاست و لە مۆقعی جیهانی و لە کێشمەکێش لە بەرامبەر بلۆکە ئیمپریالیسیە جیهانیەکان وەکو رووسیا و سین و وەکو قەیرانێکی اقتصادی کە و حکوومەتی کە لە ناوخۆی خۆیەتی لەوەوانێ ئەم سیاستەی کردوتە بەر بەڵام ئەمە بمانایەوە نایە کە ئەمریکا لە بەرامبەر تاالبانە شکستی خواردەوە یا با بڵین بەرئەنجامی حملەی جوڵانەوەیەکی دژی داگیرکاری ئەمریکایی لە پاکستانەوە پاشەکشێ تحمیل بووێ بەسەر ئەمریکا و هاتبێتە دەرەوە وەکو لە قسەکانی پێشوا وتم ئەمریکا بەرئەنجامی پرۆسەی گێڕانەوەی تاالبان پێویستی کردووە بکشێتەوە و هێزەکانی لەوێ بۆ تا ئێساش بە قسەی ئەوانەی کە میدیاکان ڕایانگەیان دووە لە 11,000 جارێک تاسە بۆ 5,000 کشانۆتەوە ینی هێشتا قاتە هەموو شوێنەکانی ینی هەموو هێزەکانی نەخشانەوە بەڵام دیارە بە پێ ڕێکەوتنەکە دەبێ هەنگاو بە هەنگاو ئەمانە بکشێنەوە بۆیە بە بڕای من مەسەلە لێرە شکستی سەربازی نییە یەک مەسلەی و هەتا شکستی سیاسی ئەمریکا مربوط نییە بە تەنیا بە ئەفغانستانەوە شکستی ئەو لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕازە ئاستی دنیاە لە منافسەی بەرامبەر بە قوتبە سیاسی و اقتصادیەکانی وەکو چین و وەکو ئەوروپای ڕۆژئاوا وەکو رووسیا بەتایبەتی بە دوای ئەوەی کە نەیتوانی ئیستراتیژی سازدانەوەی دنیا بە پێی ڕەهبەری تاقانی ئەمریکا سازباتەوە و پرۆسەیە ئەمە شکستەوە هەنگاو بە هەنگاو دێنێ بەڵام بە دیاریکراوی ئەم کشانەوە سەربازی ئەمریکا بە بڕای من یەکێکە لەو ئەڵقانەی کە پێویستە بۆ ئیعادەی دەسەڵاتدارەتی تاالبان بەسەر ئەفغانستانەوە و شەراکەت پێکردنی لە پاڵ و دانانی لە پاڵ حکوومەتی کابولا بۆی کە دەورەیەکی تر بە قازانجی سەرمایهداری و بە ئەمریکا لەو ناوچەیە بێ ئامانجی ئەمریکا معلومە بە پلەی یەکەمەوەی کە ئەمریکای تر ئەزانێکەوە زەلکاوێکە 20 ساڵەکوی وتان لە پرسیاری یەکەمە یعنی 20 ساڵ ئەو لەو شوێنە هەیە و بە هەزاران سەربازی ئەمریکی کوژرا و ملیاردها دۆلار تیا سەرفراوە بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە یعنی ئەمە نابێەوەمان لە بیر بچێکە ئەفغانستان بەردەوام لە درێژەی داگیرکاریان لە ساڵانی جەنگی جیهانی یەکەم دواتر مەسەن بەریتانیا 2 جار داگیری کرد و بەرەنجام شکستی خواردووە و وەکوی قاچی لە زەرکایە کاگیر بوو بێ هاتۆتە دەرەوە بە دوای ئەودا رووسیا بەتایبەتی کە ئەمریکا دەستی ئیسلامیەکانی گرت و هاوکاری کردن بۆی کە لە بەرامبەر بۆ شەڕ جەنگ لە دژی کۆمونیزم لە ژێرناوی شەڕ لە دژی سۆڤێتە دەستی ئیسلامی سیاسی گرت و ئەوەی بەسەر باڵادەست کرد بەسەر فەزای سیاسی ئەفغانستانە و رووسیا ناچار بوو لەو زەرکاوە بێتە دەرەوە ئێستاش ئەمریکا ناوێت زیاتر یعنی چۆنەڵی توانا و داهات و ئیمکان و هێزی سەربازی خۆی لێ بە خەرجوا بەتایبەتی کە بە ئامانجی خۆی خەریکاگا ئەوەیە کە کۆنتترۆلی هێزی تاالبان بە جۆرێک تعهودادا کە نەبێتە خەتەرێ بۆ سەر هێزەکانی سیاسەتی خارجی ئەمریکا لە ئەفغانستانە هاوکات ڕێژوا کۆمپانی ئەمریکا کان بڕۆن لێ معادن دەربێن و هیچ کەس ڕێگری نەکا و خۆ ئەمانە قابل لە ئەمریکا کە ڕۆشتووە بۆ ئەفغانستان بۆ ئەو نەچوە گوڵی وەنەوشە بێتە سەر گۆڕستانی و کەسانی کە قوربانی نیشتیمانی ئەو وڵاتە بوون بە پێچەوانە ئەمریکا بۆ قازانجی سیاسی اقتصادی بۆ پێگەی ئەمنی خۆی بۆ ئەو موقعچوە ئێساوی بەدەستێناوە ئەو بووی مهم نییە تاالبانە شەیتانە جاهەنەمە هەر کەسێک بێەوە چیر ڕوو ئەدا بۆی قەزێنی ئامانجەکانی بێتە دی وێسا بە جۆرە لە جۆرەکان بۆ ئامانجەگەیشەوە بۆیە بە بڕای من مەسەلەکە هەڵەیە گەر بڵین ئەمە بەراوردیکەین بۆ نمونە بە کشانەوەی ئەمریکا لە ڤێتنام کە گوایە ئەوە بۆ نمونە تەسەورێکەیە کە گوایە ئەمریکا بۆیە کشاوەتەوانێ کە تاالبان شوێنەکانی گرتوێتەوە بە عکسەوە گرتنەوەی شوێن لەلایەن هێزەکانی تاالبانەوە خۆی بەرەنجامی و تەوافقەیە کە ئەمریکا پێشتر کردوێتی یعنی کشانەوەی ئەمریکا وەکوتم ڕێگایەکە ئەڵقەیەکە بۆ ئەوی کە تاالبان بگرێتەوە سەرکار وی عادەی نەزم و تەقسیمی قودرت لە نێوان هێزە محەلەکانی
ئەفغانستان بکرێەوە لەو ڕێگایەوە ئەمە سینناریوکە کە ئەمریکا پێی وایە قازانجەکانی تیا بەدیدێت. باشە هاوڕێ خسرەوە ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژئاوا بە گەڕانەوەی تالیبان بۆ ئەفغانستان باز لە ئاشتی و هەنگاونان بە ئاراستی کەمکردنەوەی تیرۆر و جەنگەکە لە ناوچەکەیە تا چەند ئەم قسەی واقعەتی هەیە؟ بە بڕای منەوە پاساوێکی زۆر درۆزنانە و زۆر پوچ و ڕیاکارانەیە. ئەمریکا کە خۆی 20 ساڵ لەمە و بەر ئەو وڵاتی بردوباران کرد و کەوتە شەڕە و تاالبانی وەدەرنا، ئێستا هەر خۆی بۆتەوەی کە تاالبان بگەڕێتەوە. بە بڕای من جەنگ و تیرۆر کە لە ئەفغانستان هاتووە هەموو ئەمانە خۆیان خۆڵقانوە لە قەتەرەوە تا رووسیا تا ئێران تا پاکستان تا خودی ئەمریکا تا هێزە ئیسلامیەکان لە پێشیانەوە تاالبان ئەمانە تیرۆر و کوشتاری مەسئول لە تاالبان وە بە پێچوانەوە حتا ئەگەر تاالبان فەرزەن جواب بە نیازی ئەمریکاش باتەوە گێرەشێوی تیرۆریش ڕوو نەدا، بەڵام جەنگێکی تیرۆریست و کوشتارێکی سەرکوتوگەری مطلق لە بەسەر خەڵکی کارگەر و زەحمەت کێشی ئەفغانستان سازەکا و بەڕێخا بە تایبەتی ژنان. ئێمە دەزانین داعش وەختێکە ئەو ناوچانەی گرت و دەسەڵاتی بوو چ وحشیگەریەکی بەڕێخست. داعش ڕۆڵە و کۆرپەی باوەشی جوڵانەوەی ئیسلامی سیاسی و تاالبانەکانە. بۆیە بە بڕای من نەک ئەو زابەر و ئارامی و ئاسایش ناڕوا بە پێچوانەوە کۆمەلگای تاالبان و حتا دنیا ناوچەکە ڕاپێکی یەک دەورەی تازە لە تیرۆر، لە کوشتار، لە جەنگ، لە خوێنڕێژی، لە سەربڕین، لە کۆنەپەرستی، لە نائارامی سیاسی دێنێتەکایەوە. بۆیە ئەو بۆچوونەی کە وڵاتانی ڕۆژئاوایە ئەمریکا کە گوایە ئەمە ڕێگایەکە بۆ ئاشتی و بۆ بنبڕکردنی تیرۆر دیعاو پاسایەکی پوچە. گەڕانەوەی کۆمەلگای ئەفغانستان و ناوچەکە بەڕاستی لە پێش هەموو شتێکەوە بەدەست کۆتاکردنی ئەم هێزانە لە پێشیانەوە تاالبانە لەسەر مەسیر و مقدراتی ژیانی خەڵک. دوای ئەوە یەک خاڵی ترکە ڕۆژئاوا نایەوێ باسیکە و ئەمریکا پشتگوێیە خائیژەوەیە بۆچی مەسیری ئەفغانستان ئەبێ ئەم وڵاتانە دیاریکەن. ئایا خەڵکی ئەفغانستان خۆیان مافی ئەویان نییە کە ئەو سیستەمی ئەیانەوێ ئەو دەسەڵاتی ئەیانەوێ هەڵی بژێرن و بڕیاری لێ بدەن؟ بۆچی ئەم هێزە کۆنە پرست و تیرۆریست و هێزە داگیرکارانی ئیمپریالیستەکان لە ئەمریکا و رووسیا و لە هێزیەک و کۆنەپەرسی پاکستان و ئێرانەوە بۆ ئەبێ تا تاالبان بڕیار بن لەسەر مەسیری خەڵکی کارگەر و زەحمەت کێشی ئەفغانستان؟ ئەوانە ئەگەر ڕاستەکەن بەڕاستی بە خەمی ئاشتیۆن ڕێبن بە خەڵکی ئەفغانستان خۆی داری کۆمەلگاکەکە خۆی بڕیار بە ئایا دەنگاتەوە بە تاالبانەکە نیوەی کۆمەلگاژنە کوشتار و سەرکوت و حیجاب و خسۆتە ژێر پەردەوە. بە بڕای من خەڵکی تاالبان ئەوەندە مەدەنیەت و ئاشتی ئەگەر ڕێیان پێ بدرێ ژیانێکی 100 بەرابەر لەوەی کە ئەفغانستان ینی لەژێر سای تاالبانە تووشی ئەبێ دابینکەن. من پێم وایە خەڵکی کارگەر و زەحمەت کێشی ئەفغانستان نابێ بەم قسانەوە نابێ خەڵکی ڕای گشتی بەم قسانە بخەڵەتێ بە پێچوانەوە ئەبێ خەبات لە دژی ئەم هێزە کۆنە پەرست و تیرۆریست و داگیرکارانی کە لە ئەمریکاوە تا ئێران تا رووسیا تا پاکستان ئەبێ ئەمانە دەستیان کۆتا بکرێت لەسەر ژیانی خەڵک. ئاشتی و ئارامی لە کۆمەلگای ئەفغانستان و ناوچەکەدا بە کۆتایهێنانە بە داگیرکاری بە بڕینی دەستی ئیسلامی سیاسی لە پێشیانەوە تاالبان بەوە دەرنانی دەخاڵەتی رووسیا و ئێران و هەر هێزێکی بێگانە کە لەو کۆمەلگایە بۆ بەرژەوەندی خۆی خەریکە مەسیری خەڵکی کارگەر و زەحمەت کێشی ئەفغانستانە کاتە وەسیلە. من پێم وایە ئەمە ڕێگاکەیەتی ئەجنا ئەو قسانی کە ئەمریکا و ڕۆژئاوا بۆ پاساوی ئەم سیاسەتە پوچ و دژی ئینسانیان دێڵێن سەرتاپا درۆ و ڕیاکاریە. باشە هەوڕێ خەسرە و بەڕایتەوە خەڵکی کێکار و زەحمەت کێشی ئەفغانستان و جوڵانەوەی سۆسیالیستی ئەبێت هەڵوێستیان چی بێت؟ بەداخەوە شەرایطێکی سەخت هەیە. یعنی کۆمەلگای ئەفغانستان بۆ ماوەی چەندین ساڵە نەک چەندین دێ نۆرمال نییە بۆتە مەیدانی تەراتێنی هێزی کۆنەپەرست و هێزی تیرۆریست و ئیسلامی سیاسی و فەزای داگیرکاری سایی ئەسلی بەسەر کۆمەلگای ئەفغانستانە کردووە و ئەمە کەمترین بواری بۆ خەباتی کە
لە ئەدەبیات خۆیان پێ خەباتی کارگەر و زەحمەتکێش لە سیناریۆی سپیاکە بتوانێت بە ڕێگایەکی شاری بە ڕێگایەکی مەدەنیانەیە با بڵێن خەباتێکی سیاسی ڕاستەوخۆی جەماوەری کەمترین فرسەتی داوەبەوە بۆیە بە بڕای من ئازادی خوازان ژنان کارگەران سۆسیالیستەکان و خەڵکی ئازادی خواز ئەگەر بیانەوێ بەربەم بەربەرێتە بگرن بەڕاستی ڕێگایشتر نیە و کابێت جوڵانەوەی بەرگری چەکداری بەرامبەر بەم هێزانە پێک بێن دەبێ نابێت ڕێگا بدەن کە تاالبان مەسیری ئەوان ئەمجارە بخاتەوە تنگانەیەکی تر و بیان خاتە جێژاوێکی تر و بیان خاتە جەنگێکی خوێنڕێژی و سەربڕین و کوشتار و کۆنەپەرستی کە لەژێر سیاسەتی بەکەنیزەکردنی ژنان بە کوشتن و سەربڕینی و دەستبڕینی هاوڵاتیانی سڤیلی ئەو وڵاتە بۆیە بە بڕای من ئەوەی کە ئەرچی کارگەر و زەحمەتکێشەوەیە ڕێگایشی تر نیە ئەوان هێزی چەکدارن ئەوان پەلامارەدەن ئەکوژن ڕێگای ترین غەیری ئەوەی کابێ ئەمان ئەم هێزانە مقاومەت بکەن و یەک بەرەی فراوانی ئینسانی پێشکەوتخوازە نمونەوەی کۆبانی یعنی ئەگەر ئێمە ببیری خۆمان بینەوە خۆ کۆبانی عینەشت کۆمەلگایەکی دوای جەنگ بوو بەڵام بە حکمەوەی کە هێزی جەماوەری شۆڕژێرانە خۆیان چەکدار کرد ڕاپەڕین داعشیان شکان یعنی هەر ئەو جەماوەرە بوو کە توانی داعش بۆ یەکەم جار وە دەرکا لە کۆبانی و خەڵک ڕزگارکە و نێڵێ ئەو تاڵان و کوشتار و فەرهود و بەکەنیزەکردنی ژنان کە لە شنگالە خەڵک تووشی بوو یا لە شارەکانی تری سووریا توش بوو بە داعشە لە شارەکانی عێراقا لە کۆبانیا سەربەرزانە خەڵگاتە دەرەوانێ ڕاستە خەڵک قوربانیدا ڕاستە خەڵک خوێنی ڕژ بەڵام چونکە مقاومەتی کرد دوایی ژیانێکی ئاسوودە و سەربەرزی کرد و هەر ئەمەش بۆ مای پشتیوانێکی گەورەی جیهانی بە بڕای منەگە خەڵکی ئەفغانستان ئازادی خوازان سوسیالیستەکان ئەم تەجروبەی کۆبانی بەدەستەوە بگرن و بتوانن لە ئەفغانستانە تروسکاییکی شۆڕژگیرانە بۆ ڕاوەسانە بەرامبەر تاالبان سازبن بە بڕای من ئەتوانن ببنە پێگەیەکی گەورەی سۆلیدارەتی و پشتیوانی نێونەتەوەی جیهانی و ئەتوانرێت نمونەی دووهەمی کۆبانی لە ئەفغانستانە سەر دەربێنێ و ئەمە ئومێدە بەخشێتەوە ئەمە چرایە گەڵکاتەوە حتا بۆ کۆمونیستەکانی کوردستان کە بتوان چۆن بە خەباتێکی جەماوەری شۆڕژگیرانە دشی دەسەڵاتدارەتی هێزە میلیشایەکان لە کوردستانە ڕاوەسن بە بڕای من ئەمە تەنها ڕێگایەکە هەم بۆ جوابدانەوە بە هەر هێزێکی داگیرکار بە هەر هێزێکی کۆنەپەرستی ئیسلامی سیاسی بە تاالبانەکەی بە جمهوری ئیسلامیەکەی بە هێزە میلیشایەکانی کە لە نمونەی ئەوەی کە ئێستا لە کوردستانە دەسەڵاتی بەدەستەوەیە ئەمە تەنها ڕێگایەکە ئازادی خوازان سۆسیالیستەکان بزوتنەوەی ژنان بە تایبەتی لە ریزی پێشەوە کارگەران دەبێت دەست بەنە چەک و جوڵانەوەی سربەخۆی خۆیان لە هەر هێزێک و ڕاوەستنەوە بەرامبەر بەم هێزانە و بەقەدەرەوەی کە شوێن پاکەنەوە شوێنەکردن هەر لێژەتوان دەسەڵاتدارەتی جەماوی و خۆبەڕێوەبردنی خۆیان ساز بدەن و نمونەیەکی تر و ئەلگۆیەکی تر لە حکومڕانی لە ژیان لە پێکەوە ژیان لە خەبات پێک بێن و ئەوە توانێ ئاشتی و ئارامی بۆ خەڵکە بەدەست بێنە هیچ ڕێگایەکی ترنی غێری ئەمە نەبێت. خسرەو سایە زۆر سپاس بەو کاتەی داد بە ئێمە و بە بینەرانی پێشنگ تیڤی هەرسەرکەوتوی سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز وچانێک و هاوکارم بەردەوام بێ لەگەڵتان. بینەرانی ئازیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەروەکو هاوکارم لە سەرەتادا ئاماژەی پێداکە لە بڕگەیەکی تری بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە کەیسی دەزگیرکراوانی بادینان و ئازادی سیاسی لە کوردستان یەکێکی تر دەبێت لە تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان با بەشداری زۆر بەڕێز هەرێم ڕەفعەت تاوتوی ئەم بابەتە دەکەین. بەڕێز کاک هەرێم ئەم کاتت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا بەشدار بیت. ئەم کاتەی بەڕێست و بینانی خۆشەویستیش باش زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس.
ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئەو 5 دەزیرکراوەی بادینان هەریەک لە شێروان شێروانی و گوهدار زێباری و شوان سەعید و ئەیاس کەرەم و گوهدار زێباری بورنەگەرناوەکان بە هەڵەوت بێت بەرەنگارێکی ێزگار زۆر بوو لە ئاستی کوردستان و دەرەوەدا کە ئەمانە دەبێت ئازاد بکرێن و ئەمە مەسەلەیەکی سیاسیە نەوەکو هیچ بابەتێکی تر بەڵام دەسەڵاتداران لە زۆنی زەردا پابەندی ئەم خواستە فراوانەی جەماوەریە نابن هۆکار بۆچی دەگڕێتەوە لە ڕەنگەی ئێوە بەڵێ سەرەتا ئەمە بین باسی حاڵەتە پێکەوە هۆکاری دەستگیرکردنەکەیان دەبی بگەڕێنەوە لەبەر چیە و لەبەر چی وای بەسەر هات ئەمە ئەو کاتێک کە شێوانی و هاوڕێکانی کە دەژیکران لە دەبەری بادینان دیار خۆ پیشەندانێکی بەفراوانی خەڵکی بادینیان بەڕێوە بوو ناڕزای خەڵکو لەسەر موچە و قوت و ژیانی خۆیان بەردەوام بوون بەڵام ئەوەی کەمە دەخینەوە حاڵەتەی دەسەڵات بە پێ وای زانیکەوە ئەو خۆپیشاندانە و دەبێت تا هۆکارێکەوە لە دەزانی ئەو دەسەڵاتی کە هەیتیان دواتر دەستی دەست بە ڕەشبگیریەک کرد و سەرەتا لە ئەفتی دەی 2020 شێوان شێوانی دەژی کرد پاشان جیراوانی تری یەک بێکە دەژی کرد پاشەوەی کەمە ئەو هەموو ئەو حاڵەتان ئەو ڕێکارە لێکۆڵیانی کە دەستمان پێ کردو لە ئاسایشی هەولێر و ئاسایشی گشتی و دهۆک و بە دەستی مافرێ و کۆمەڵ لە حاڵەتانە هیچ سەردایەک مەدەزەکەەوە شوێنەکەش لە شوێن دەریان ئەما دەگرێتەوە لە بۆ ئەوەی کەوا دەسەڵاتی لە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها نێوەکە بۆ بەناوی حکوومەتی لەموسا ئەگەنا حزبێکی سیاسی دەسەڵاتی حکوومەتی بەدەستەوە بە کەیفی خۆی دەیهنی و دەیبات و چی پێ باش بیتن ئەوە پیاوی چاکە و چی پێ خراپی ئەوە کەسێکی خراپ و تاوانبارە ئەگەر کەسەکە لەسەر ئاستی باشترین کەسەکانیش بتن جار بوو داگایەکەش دەست پێ کرد و دەنگدانەوەیەکی جیهانی دروست بوو لەسەر ئەم پێیسا بەڵام دەسەڵاتدارانی ئەو زۆنە بە هیچ شێوەیە گویان لە ڕێی خەڵک و نوێنەرانی وڵاتانی دەرەوە و ڕێکخراوانی نێودەوڵەتی و مافی مرۆڤ و هیچ دانێک ڕانەگرت و تەنها پێشی دادگایکردنەکە وتارێک لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش کرا لە وتارەکە باسی لە تاوانباری ئەو چارەگوان ڕۆژنامەنووسانی بادینیان کرد تا کۆتاییەکەش هەرەسە ئەو وتارە دادگای لێکۆڵینەوەی کرد و دادگای تاوان لەسەر ئەوە حکمیدان و هەروەها دادگای تەمیز فێدراسیۆنەوە لەسەر ئەوەی تەزدیق کرد و لە ڕاستکردنەوەی قرارەکەش هەر هەمان ئەو وتارە تەزدیقکە لە بەرامبەر ئەوەدا وەکو خۆشتان ئاماژەتان پێداکە سەرۆکی حکوومەت پێش ئەوەی دادگای بکرێن ئەو وتبووی کە ئەمانە سیخۆڕن و نەچەلەگوانە ڕۆژنامە نووسن کە ئەمەش بۆ خۆی دەنگدانەوەیدا و جێگەی ناڕەزاتی بوو چونکە ئەسڵ ئەوەیە هەر کەسێ هەتاوەکو دادگا بڕیاری لەسەر تاوانباری نەدرابێت بێتاوانە بەڵام دەسەڵاتدارانی زۆنی زەر زۆر لەسەر ئەوە پێدا دەگرن کە خەڵکی دەست نەداتە کاروباری دادگاوە تەداخل لە کاروباری دادگادا نەدەن سەرنجی ئێوە لەسەر ئەم هەڵوەستە چییە؟ ئێمە ئەنی ئێستا کە ئەوەی کە باسی دەکەم ئەنی بەڕاستی زۆر نیگەرانم بە باسکردنەکەی لەبەرەوەی کۆمەڵێک شەهیدماندا و شۆڕش و قوربانیمان کرد تاوەکو دەسەڵاتێکی کوردی ئەوکن بکاتن دەسەڵاتی کوردی بێتن سەرپەرشتی خۆی بکاتن بە هەموو شێوەکانەوە ئەما گەبگەڕینەوە لە بۆ سەردەمی ئاغایەتی ئاغا تەنها دیوەخانی ئاغا دەبایە کەسی خوێندەوار و کەسی باش و ئەوەی تدابایە ئەو کەی دەبایە هەموو خزمەتکاری باە ئاغاتی وتابایە بەجێ دەکردن دەبایە بەجێ بکاتن بەڵام لەو حاڵەتەی کە ئەو بەرانەی کە هەر گوندێک ئەو کاتی مەمنوع بوو نەدەبایە ئەو کەسە لێبایە بەبوورە ئەوەش ڕەشی ئێمە ئێستا لە کوردستان کوردستان ئەگەرچی یەک تاک بەتاکی ئەم بابەتانە دەهێنێ قسەی لەسەر بکەین هەر لە کەمی خزمەت گوزاریەوە لە کەمی کارەبا هەتا ئازاری سیاسی کاکە بناجان ئەوە پێویست ناکە ینی ئێستا ئێمە بڕێن وەڵا ئەوە خزمەت خۆی ئەمە شاید حاڵی ئەوەیە کەوا ئێمەی تاچی کورد شەرمەزاری هەموو دنیا بووین کەوا هیچ خزمەت گوزارێکمان نیە هیچ ژیانێکمان نیە ئەو حاڵەکەمانە ئەگەر هات و گلەی ناڕزایش بکەین مادەیەکی جاسوسی بۆ دەکەنەوە و پێ سزا دەدەن هەر بۆ ڕوونکردنەوەی بینەرانی ئازیز ئەگەر پێم وانە هیچ کەسێک بۆی ناڕۆشن بکە مەسەلە چیە بەڵام دیارەکە کارەوە لە کوردستاندا ئێستا کوژایەوە بەڵام خۆشبەختانە کاکەرێم دەتوانێت لەگەڵمان بەردەوام بێت
ئەگەر بینەوە سەر باسی ئازادی سیاسی بە گشتی لە کوردستاندا ئەمە تەنها نمونەیەک نییە ئەم دەزگیرکراوانی بادینان و زیندانی کردنیان و ئەوەی کە دەسەڵاتدارانیش جواب بەخواستی خەڵکی نادەنە و بەداخۆ زۆر نمونەی دلی دڵتەسێن هەیە لەوەی کە ڕۆژنامەنووس دەستگیر کراوە ڕۆژنامەنووس تیرۆر کراوە و ئازادی سیاسی بە چەندین شێوەی تر سنووردار کراوەتەوە. بەگشتی دۆخی ئازادی سیاسی لە کوردستاندا بەرەو کوێ دەڕۆت؟ کوردستان ئازادی سیاسی ئەوەی کە ئێمە ڕۆژانە لە دابیەکان دەبینین لە حاڵەکان بەڵێن دەکەین ئازادی سیاسی بوونی نییە. ئازادی بوونی نیە بە هیچ شێوەیەک، تەنها گەڕەچێک هەیە لە شاری هەولێر بە ناوی ئازادی، زیاتر نا. وەکو پەیڕێوەکردنی ئازادی بۆ نمونە ئەگەر ئازادی هەیە ڕۆژنامەنووس دەکوژرێت، تیرۆر دەکرێت، مامۆستایانی ئاینی لێ دەدرێن و ڕدێنە دەستێنرێ، هونەرمەند داوای ماف و قوتی خۆی دەکات دەژیرێت و چەندین ڕۆژ لە سزەکان ژیان بەسەر دەبێت. چەند کەسایەتی کۆمەڵایەتی سیاسی، هونەری، معنەوی هەموو ئەو کەسایەتیانە ئیهانە دەکرێن و کۆمەڵێک حاڵەتی ناتریان بەرامبەر ئەمانێت و ئەوانەی کە باسی شتەکان هەموو بەڵگە و دیکۆمنتی دقیقم لایە و چەندین کەیس لای خودی خۆم کە ئێستا هەیە و بە بەڵگە و دیکۆمنتەوە کە ئەوە بە هەموو شێوەیەک نایاساییان بەرامبەر ئەنجام درایە لەبەر ئەوەی کەوا بیر و ڕای ئازادیان جیاوازە لەگە بەرامبەر. بەڵام پێویستە چی بکرێت لە بەرامبەر ئەم دۆخەتە ئەوەی کە ئێستا لە کوردستانە تەنها گەڕێکێکە بێ بە ناوی ئازادیە و لە دنیای واقعیدا ئەم ئازادی کە ئێمە بۆی دەخوازیین کۆمەڵگە پێویستی پێیەتی بوونی نییە. بێ ئومێدیەکیش هەڵبە شاراوانیە کە باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگادا. ڕەنگە هەندێک کەسە بێ پێیان وابێ کە ئازادی هێندە دوورە دەست بووە کە ڕەنگە دانیشتوان لە کوردستانە هیچ کاتێک پێی نەگەن. ئەم بێ ئومێدیە چەندێک چارەسەرەوەیان لە ڕوانگەی ئێوە چارەسەری واقعی بۆ ئەو گەیشتن بە ئازادی چییە؟ بەڵێ ئەو بێ ئومێدی ئێمە لەوە دەور دەبینێ ئێمە یاسادانراوە بۆ ڕێکخستنی کۆمەلگا بۆ ئەوەی تاکەکان هەر بە ئازادی خۆیان ژیان بکەن و ئەگەر هاتو کەسێک تەجاوزی سەری کرد بە ئازادیکەی لێ زەوت کرد سزا بدرێت و مافکەی بە بگەڕێتەوە. بەڵام ئێمە لە کەیسی جیهانی بادینان لە ناو هۆڵەکانی دادگا بینیمان کەوا باسی چیان کرد و حاڵەتی دامپێدانەکانیان چۆن بۆ بە هەڕەشە و بە ئازاردان و ئازادانی ئەشکەنجە و دەرونی و جەستەیی بووە. حتا لە حاڵەتێک لە سزادراوە بەڕێز شێوانی باسی لەوە کردکەوە بە هەڕەشەی خێزانی کەوا دانی پێدانراوە کە احتیاطی پێکراوە. یعنی ئەمە بۆ هێنامەوە سەر ئەو حاڵەتەی ئێمە زیاد دێن لەسەر ئەو کەسەی کەوا دەستگیر دەکرێتن بۆ چی بەسەر دێتن. ئەگەر هاتو لە هەر وڵاتێک بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپی کە ئێوە لەو وڵاتە ژیان بەسەر دەبن لەوێ ئەگەر کەسێک ئازادی لێ زەوت کرایە خود حەقێکی خورا هۆڵی دادگا بۆ یەکلایی دەکاتەوە حەقی بۆ دەگەڕێنەوە. بەڵام ئێمە هۆڵەکەی داداشمانێتەوە بۆمان بگەڕێتەوە. یعنی شوێنێک نییە داوای حەق و مافی خۆمانی پێ بکەین. یعنی داواکاری گشتیمان ضرورترینەکەوە لەسەر حەق و مافی گشتی بەجواب بەڵام ئەوەشمان فراغی هەیە. یعنی بەڕاستی لە هەرێمی کوردستان من وەکو خودی خۆم وەکو پارێزەرێکەوە حەسانەم هەیە بەڵامەشینێ لە ژانی خۆم تەمین نیم. یعنی بگەڕێم لەو حاڵەتێک لە 2 ساڵی ڕابردوو لە ناو خەو لە ماڵەکەی خۆم سەعات 12 شێوەی هێزێکی سەگدار لە ماڵەکەی خۆمیان ڕفاند و دوای 11 ڕۆژ اینجا من بەبێ هیچ بڕیارێکی دادوێن. ئایا چۆن بێ ئومێدی بۆ تاچی کورد دروست نەبێت کەوا پارێزەر بڕفێندرێ کەوا ڕۆژنامەنووس نتوانێت تەختەی هەواڵ بکە کەوا پەرلەمانتار نەتوانێت داوای مافی خەڵک بکە لە بەردەرچی پەرلەمان نالە بڕۆ توژورەوە کەوا سەرۆکی پەرلەمانێک نتوانی پیادەی یاسا بکات و پەیڕەوی یاسا بکات هێڵن داخلی نێو پایتەخت بێ. یعنی ئەمە ئەگەر بێتەوەش ئەو حاڵەتانە بکەین هەموو حاڵەتەکان وای لە تاچی کورد کردووە بێ ئومێد بێتن وای تاچی کورد کردووە ئەو هەرێمە بە هەرێمی خۆی نەزانێتن وای لە تاچی کورد کردووە ئەو وڵاتە بەجیبێرێ باتە سەیری پەنابەرانی ئەوروپا بکەین. ئەوە خۆی ئەنجامی ئەو دەسەڵاتە کوردیەکەوە هیچ کەسێک باوەڕ ناکەم خاچی خۆی بەجێ بێنێت و بڕۆ لە وڵاتیشتر ژیان بکە بەڵام چی بکە باشترە لەو وڵاتەی کەوا زەبر و زەنگ و کەوا ئازادی لێ قەتە دەکرێت و ژیانی لێ زەوت دەکرێت و ناتوانانی باسی هیچ حاڵەتێکە نائیلاج دەبێت وڵاتەکەی خۆی بەجێ بێنێ و سەفەر بکە بە وڵاتیشتر تاوەکو بە دوای ژیان و ئازادیدا بگەڕێتن.
بەڵێ سەبارەت بەوەی کە باستان کرد هەمووی نمونەی بەرجەستان کە بۆچی بێ ئومێدی لەو کۆمەلگاتە زاڵە و زۆر بەداخەوە کە ئێوەژێکێک بوون لەو قوربانیانی کوبێ بڕیاری دادگا دەست بەسەر کراون و هێزی چەکدار هاتوۆتە ماڵەکەتان و بەداخەوە تەنها نمونەیەکیش نییە و هەڵبەت زۆرێک لە ڕەنگە هاوپیشەکان و وەکو خۆشان لەسەرتا تا ئاماژەتان پێدا لە زۆر مەدانی تردا حاڵەتی هاوشێوە بووەوە هەر خۆشتان باستان کرد کە ئەمە بێئومێدی باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگەدا بەڵام لەبەر ئەم بەرامبەر ئەمەشدا چالاکوانانێک هەن کەسانێک هەن کە دەڵێن بێدەنگ نابین دەستبەرداری ئەم هەوڵانە نابین ئەگەرچی دەسەڵاتداران هەوڵەدەن کە خەڵکی بە ترس و بە تۆقااندن و بە سەرکوت بێدەنگکەن ڕەخنەکە بکەن بەڵام ئێمە لە بەردەمیان لە بەرامبەردا بێدەنگ نابین لە ڕوانگەی ئێوە ئەم ناڕەزاتی کە لە بەرامبەریدا هەیە و ئەم بزوتنەوەی کە دەڵێ ئێمە بێدەنگ نابین چەندێک جێگەی ئومێدە بەڵێ ئێمە بینیمان ئەو بینیمان هێزێک دروست بوو کەوا وەکو فریشتە خۆی پیشاندا گوتی ئێمە بێدەنگ نابین ئێمە دێن ماف و گوزارانی خەڵک دەژێڕینەوە بینیمان ئەویش ئومێدەشی خەڵکی کوردستان بووکەوە ئۆپۆزیسیۆن دروستبی لە دەستماندا دواتر دیسان هێزشکە سیاسی دروست بوو داخلی هەڵبژاردن بوو بە هەمە شێوە هاتوو تەنها بەژۆندێکی خۆی هەبوو شخصی هەموو کادیر و ئەندامانی خۆی کردە قوربانی ئەوەی کەوابسی بۆ ئەو مەقعدەی کە دەیەوێتن یعنی لە هەرێمی کوردستان ئەوانەی کە ئێمە تەماشای دەکەین بە بەرنامە بۆی دانراوە ئێمە ئۆپۆزیسیۆنی وایە لەمە کرد ئۆپۆزیسیۆنیش نەبێتە چارەسەر بۆ ئەو حاڵەتە باز لە بزوتنەوەی دەکرێتکەوە ئەو بزوتنەوەی باز دەکرێت باشە ئێمە جیراوانی بادینیان تاکە نمونە بوو ینی بۆچی کەسێک نەهات لە داوا بکاتن یاخود گرتبوونەوەی مناڵم خۆ پیشاندان ئێستا کە ئەو شتە ئەوانەی کە باسی دەکەین هەمووی دەتوانن دەقە یاسایش ببینەوە تاوەکو سزا پێ بدەن نەخۆ پیشاندان لە گرتبوونەوەی نەکرا گرتبوونی ینی سەیرم بەهۆی دێتن تەنها لە پشتی لاپتۆپەکەتەوە لە پشتی مۆبایلەکەتەوە تو دەنووسین باسی کۆمەڵە حاڵەت دەکەین ناڕزای خۆ دەردەبرین ناڕزای خۆ دەربڕین ئەگەر ئەو چالاکوان ئەو حاڵەتانی کە باز دەکرێتن تەنها لە پشتی فەیسبوکەکەت یا لە پشتی مۆبایلەکەت و کۆمپیوتەرەکەت ناتوانانی بێ مافی خەڵک بگەڕێنەوە یاخود ناڕزای خۆ دەرببڕی یعنی بەڕاستی سەیرم بە هەندە حاڵەتی دێتن ئێمە لەناو حاڵەتەکان داینە ئێمە لەناو ڕۆژانە زۆرترین حاڵەت دەبینین بەبەر چاوی هەموو پارێزانە یعنی بەڕاستی لە شاری هەولێر 6,000 پارێزان 6,000 پارێزانمانەیە باشە یعنی ئەگەر هاتوو 6,000 پارێزە لەسەر هاوپیشەکی خۆیان کەنێنە دەنگ ئەی چێ لەسەر بێت دەنگ یعنی لە 6,000 پارێزەر چه پارێزەرێک بێتن تەنها وەکو کارێکی ویژدانیان کە بیکاتن و تاوەکو بۆ ئازادی ڕادەربڕین و مافی ئینسانەکان کار بکاتن یعنی خۆی ئەوە حاڵەتێکە کەوا تاچی کورد ئومێدی لەدەستداوە تاچی کورد ئیمتیمای وەتەنی نەماوە ئەمە بۆچی سەیر دەکات کەسێک لە سەردەمانێک باوکی پێشبەرگە بووە بەسەر ماڵەکەی داداوە و ماڵەکەی تاڵان کردووە و باوکو و مامی شەید کردووە ئەمڕۆکە لە دەسەڵاتە هەڵبەت دیارە ئەمە مەترسی ئەوەی هەیە کە شۆڕێتەوە بۆ سەر تەواوی پیشە و بابەتەکانی تری شەرۆک و ئاماژەتان پێدا و 6,000 نمونە باسکرا ئەگەر دوا پرسیارم ئەوە بێت کە دەستگیر کراوان و زیندانی کراوانی بادینان وەکو پارێزەرێک ئێوە ئازاد دەکرێن ئێمە ئەگەر بین یاساییانە تەمشای بابەتێ بکەین بەڵام من شتەکە ڕاستکەم ویانی لە سەرەتای بەرنامەکە باسی پێش دەت چالاکوانان جیراوانی بادینان نزیکەی 76 نەفەر دەبێت جیراوە زیاد لە 70 کەس دیارەوەی کە بە بڕیاری دواتر بە بڕیاری دادگا تاوەکو ئێستا لە ڕاگەاندنەکان و لە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگەدا ناوهێنراوە ئەو 5 کەسەیە بەڵام دیارە خۆشتان ئاماژەتان پێدا زۆر لەوە زیاترەوە قسە لەسەر دەیان کەس دەکرێت کە لە میانەی چالاکیەکان و خۆپیشاندانەکان و ناڕەزاتەکان و وەتەنانەت هەندێک چالاکوانی فەیسبوک هیچ بوون تۆڕە کۆمەڵاتەکان بوون دەستگیر کراون دەستان خۆش بۆ دروستکردنەوەی و زانیاری فەرمون دواتر ئەوەی کەوا شێوانی گۆدار زێواری و هاوڕێکانی کە سزادران و ئەو مەرحەلە یاساییانەمە تەواو کرد ئێستا کە ئەوە لەلایەنی شێوانی هاوڕێکانی لە ڕوو قانونیەکەیەوە کەوا ئەمە تا ئێستا تانەمان لەسەر هەیە تێبینیمان لەسەر هەیە کەوا بە نایاساییانە بڕیارەکە دەرچوو چاوەڕە دەکەین ئەگەری هەیە بە دەنگۆیەک وا هەیە کەوا لە ڕۆژانی جەژن سەرۆکێرێ بە بڕیارێک ئازادیان بکات
بەڵام دوای ئەوە 11 لە جیراوی تر چالاگوان و ڕۆژنامە نەشتری بادینیان کەوا پەراوەکانیان لە مەحەلی لێکۆڵینەوەی تەواو کرد و ڕەوانەی دادگای تاوان کرا بۆ وەستی دادگایکردن و یەکلایکردنەوەی چارەنووسیان لە جار بوو لە ڕۆژی ئەفتیمان لەو تەفانەیەکەوە ئامادەکرابوون بۆ دادگایکردن تاواکو دیاریکردنی چارەنووسیان پێکات بوو لە پێنج لە جیراوی بادینان هەرێک لە دکتۆر عامد خالد حەجیر و مهندس فرسەد ئەحمەد سعید و سلێمان کەمال سلێمان و جەمال خەلیل مەجید و سلێمان موسا ئەحمەد ئەمانە ئەوە دوای ئەوەی کەوا بەهۆی مۆڵەتی دادوەر دادگایکردنەکەیان دواخرا بۆ ڕۆژی 13 مانگ و هەروەها بەشێشتریان کە لە 12 دادگایکردنیان هەبوو پێکهاتوو لە چار جیراوی ترکە یەک لەو کەسانە مەسعود عەلی حاجی و شێروان تەها ئەمین و کارگەر عەباس عەلی و بەندەوار ئەیوب ڕەشید دوای ئەوەی کەوا بەشێشتر لە 29 ڕۆژی دادگایکردنیان پێکهاتووە لە بەدەل بەرواری و ئومێد وەڕوشی لە 12 لە 13 مانگ دیار بوو دادگایکردنی ئەو جیلاوانە دەست پێ کردکەوە پێنج جیلاوی بادینیان بوو دادگایکردنەکە دەست پێ کرد بەڵام لە کاتی دادگایکردنەکە هیچ بەڵگەیەکی تۆمەت نەبوو کەوا لە سەریان ساغ بیتەوە هیچ بەڵگەیەکی عەیان نەبوو ئێمە لە ڕووی یاساییەوە ئەگەر هاتوو کەسێک کەیسێکی بەڵگێتەوە لە ڕووی یاسایی تەعامی لەگەڵ بکرێتن ئەو کەسە تۆمەتی ئاڕاستە دەکرێت پێویستە شاهدی بەرگری ئامادەکە بەڵام ئەوەش لە پڕاوەکە نەبوو دواتر وەکو پارێزەر بەی شێوێ لە مەحەلەکانی لێکۆڵینەوە تاوەکو ڕۆژی دادگایکردنەکە لەمان توانی بریکاردارەکانمان بین و کەواتە جیلاوەکانی بادینیان تۆمەتکراوە پاڵەکان بەڵام لەناو دادگایکردن خۆشبەختانە ئینکاریان لە هەموو ئەو حاڵەتانە کردکەوە ڕوبەڕویان کراوەتەوە و هەروەها شاهدانی سەلماندن لەسەریان بە هەموو نەوعی پێ ئاگایی و ڕەتکردنەوەی ئەو تاوانیان کرد کە لەسەریان کە ئەوتۆمانی ئاراستە کردووە دوای ئەوەی مخبیر سڕی هەبوو مخبیر سڕی ڕووی یاساییەوە قەراڵی پێدەناستن هەبوو بۆ ساوبوونیە پاشی ئەوە باز لە باسی ینی تەوەتیان ئاراستەکرا بوو کە ئەوانە هەوڵی ئەویان داوە بە تەمای ئەوە بوونە تەقە لە پارێزگاری دهۆک بکرێت و یاخود دانانەوەی تەقینەوەی لە بەردەم سیارەی کوڕی سەرۆکی حکومەت بەڵام ئەوانە کە جیراون نە دەماسەیەکیان پێ بووە نە فیشەکێکیان پێ بووە نە تەخۆیەکیان پێ بووە هیچیان پێ نەبووە ئەگەر کەسێک هەوڵیدا کەسێک تیرۆر کات یاخود تەقەکردن لە کەسێک پێیان بۆ بدامێت بۆ کەسێ پێویستە ئەو پێداویستیانی کەوا بەکاردێنی لە ڕووداوەکە پێی بێت و پێی بژیرێتن بەڵام ئەوان گوتیان هیچیان پێ نەژیراوە بەڵام بەتەما بوونە بەنیاز بوونە باشە چۆن زانیت بەنیاز بوونە ئەگەر هاتوو لە کاتی عەمەلیەکە نەژیرابن یعنی بە ڕووی یاساییەوە جیراوانی بادینیان بێتاوانن بێتاوانی خۆیان سەلماندەوە ئێمەش ئەو بەڵگە پێویستانی کە پێشکەش بۆ بەدەستگا کردووە تەواو بێتاوانیان سەلماندووە ئیتر ئەگەر یاسایانە بڕیار دێ بەڵێ هەمان ئیفراز دەبن و کەسی بێتاوان و بەڵام ئەگەریش یاساییانە نەبێت وەکو جەسەکی شێواشەیانی و هاوڕەکانی بە سیاسی بڕیار درێتن ئەوە ئازادبوونیان ئەستەما ئەگەر چی وتم دوا پرسیارە و لە قسەکانی خۆشتانە هات بەڵام پێم خۆشە بە یەک بێر تاکید لەوە بکەمەوە ئێوە وەکو پارێزەرێک وەکو یاساناسێک پێتان وایە کە هیچ بنەمایەک نییە بۆ دەستگیرکردن و زیندانیکردنی ئەم چالاکوانانە ئێمە لە ڕووی یاساییەوە جوابی پرسیارەکە دەمەوە نەک لە ڕووی سیاسیەوە چونکە ئەو کەسەی کە دەژیری کردووە ئەندامان و کادیرانی خۆی فەقرەش دەبینەوە بەڵام نایاساییە بە هیچ دەقێکی یاسا نهاتووە کە ئەمانە ڕاگیرا بکاتن و تۆمەتبار بن تاوەکو لە داگەکردن تاوانباریان بکاتن بە هیچ شێوەیە یعنی من باید خاڵیتر ڕوونکەمەوە بۆ ڕێز ڕوونتر بێتن باز چەندین جار باز لە گروپی مەسەنجەر و گروپی واتسئاپ دەکرێت خۆ ئەگەر هاتوو يعني ئەگەر هاتوو لە گروپێکی مەسەنجەر یاخود واتسئاپ تاوانێکیان کرد بێتن ئەگەر هاتوو ئەوە دەبێتە یاسای بە خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندی بە هیچ شێوەیەک ناچێتە بابی مادەی یەکی یاسای 20 ساڵی 2003 پەرلەمانی کوردستان کەواتە بەهۆی تێکدانی ئاسایشی هەرێم و تەجەسوسی یعنی خۆی ئەگەر ئەوانەی کە ئەو تۆمەتانەی ئاراستە کردوون هەر خۆی جێنابێتەوە لەو یاسایە ئەگەر هاتوو کە تاوانیان کردووە لە ڕێگەی واتسئاپ و یاخود گروپی مەسەنجەر تەنیان کردووە بەو یاسا سزا نادرێن بە یاسای خراپەکانی ئامریکانی پەیوەندی سزا درێن دەستان خۆش زۆر سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە بە پێزوو گرنگانەکە بەڕاستی زۆر گرنگە بۆ هەموو ئێمەکە لانی کەم لە یاسایەکەشەوە تەواو تێبگەین کە خاڵێکە دەسەڵاتداران زۆر گرتوانە بەدەستێنەوە زۆر بەڕێز هەرێم ڕەفعەت زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا
زۆر سپاس بێش. ئازیزان ئەوە بابەتێک بوو سەبارەت بە دەزیرکراوانی بادینان و ئازادی سیاسی لە کوردستان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە ناکۆکیەکانی نێوان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چاپەکەوتنێکمان دەبێت لەگەڵ تائیر حەسان وشانێک و دێنەوە لات.